بەخێر بن بۆ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. تایبەتمەندێکی زۆر دەگمەن هەیە لە زانکۆی ئەمریکیدا کە لە زانکۆکانی تردانیە. ئەویش ئەوەیە کە تۆ دوو بڕوانامە بەدەستێنی، بڕوانامەیەکی میجر و بڕوانامەیەکی ماینەر. وەک ئەوەی لە هەمان کاتا بڕوانامەیەکی بەکالیۆرۆس و دیپلۆمێکی شت هەبێت کە ئەمەش لە داهاتوودا لە بواری کارکردندا ئاسانگاری هێزگار زۆر بۆ دەکات. بۆ نمونە دەکرێت میجەرەکەت کارگەڕی کار بێت و ماینەرەکەشت تەکنەلۆژیای زانیاری بێت. یان دەتوانیت میجەرەکە و یاسا بێت و ماینەرەکەت وەرگەڕان بێت. یان تەکنەلۆژیای زانیاری و بەڕێوەبردن، یاسا و زمانی ئینگلیزی، ئەندازیاری و پەیوەندی نێودەوڵەتیەکان. چەندین میجەر و ماینەری تر بەخواستی خۆت هەڵبژێرە و لە جیاتی بڕوانامەیەک توان بەدەستبهێنە. ئەمە شتێکێکە لەو هۆکارانەی کەوا دەکات دەرچوانی زانکۆی ئەمریکی لە دوای دەرچوونیان زۆر بە ئاسانی لە هەموو جێگێک هەلی کاریان پێ بدرێت. تۆش وەرە لە زانکۆی ئەمریکی بخوێنە.